کوردستان نزیکەی 13 ملیاردێر و 10,000 ملیۆنێری لێیە. بەشێک لە ملیاردێر و ملیۆنێرەکان هەستن بە دروستکردنی پرۆژەیەکی وە ڕەنگە خير بين زور سپاس بخير بين سەرچاو فهم دەکەی. طبعا لە سەرەتادا دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم، دەستخۆشی لەو شوێنەی کە هەستاوە بە ئامادەکردنی خواردن بۆ ئەو کەسانەی کە لە بازاڕن و بەتایبەت ئەو کەسانەی کە بۆ نمونە باری داراییان هەند تۆزێک خراپە. دەمەوێت جەنابەت وەکو شێفێک قسەم بۆ بکەی ڕۆژانە لەکەیەوە دەست بە ئیش دەکەن و خواردنی چەند کەس دەدەن، چێن ئەوانەی کە لێرە دەتوانن هەموو ڕۆژێک خواردن بخۆن. بەێ پێشەکی زۆر بەخێر بێن سەرچاو سپاسان دەکەین لەوە ڕاگەاندنەی ئێمە وەکو ستافی گروپی گەلیاوە خێرخوازی گروپی گەلیاوە و دەستگای بارزانانی خزمەتی هەژاران دەکەین لێرە لە باغی شار ڕۆژانە 800 هەتا 900 نەفەر زیاتر خواردنی دروست دەکەین لێرە بە خۆڕاییە فریە لە هەموو کەس هەر کەسێک دێ بە زیاتر لە بۆ ئەو خەرکانەیە کە لە بازاڕینە مەسەلەن کار و کەسابەت دەکەن عربانچیە و مێزە و دوکاندارە و تەکسیە و لە هەموو کەسەکان بەتایبەت ینی شەموانیش ئەوڕۆکە شەمووە خواردنی 1000 نەفەر بەسەرێ دروست کرایە نەک هەر ئەوڕۆ بەردەوام شەموان خەرک لە ڕوو لە بازار دەکا لە بۆ ئەوەی ئیسراعاتی خۆی ئیشی خۆی جێبەجێ کە دەوام نییە بەڕسمی زیاتر خواردن دروست دەکرێت خەرکەکی زۆر ڕوومان تێدەکە لە خوای بە زیادوی هەمووشی ڕازیە هەمووی ڕازیە خەرکە کە گلەی یەکی دەکەن قوستانێک هەردەبی لاونجێک بەس هەمووی لێرە ڕازیە لە خوای بەزیاد لەبەرەوەی بەلاشە نانی لەگەرە ئاوی لەگەرە ئەو خزمەتی خەرچی دەکەن و بە خۆڕایی هەموو خواردنەکانیش دەستخۆشبی دەمەوێت بپرسم ئەگەر ئاگاداربی یاخود لە نزیکەوە زانیاریت هەبێ پرۆژەی مەسەلەن ئەو دروست بوونە ینی بیرۆکەکە چۆن بوو ینی چێ بوو وای کرد کە ئەو بیرۆکەیە دروست بکات و پرۆژەیەکی وها گەورەی خێرخوازی دروست بکات. ئەوە گروپی گەلیاوە پێ هەستایە بە هاوکاری دەستگای بارزانانی و بە تەنسیقی محافەزەش ئەوە هەمووی تەنسیقیان کردیە و ئەو بیرۆکەیان دروست بووە و ئیشەکە جێبەجێ بە لە خوای بەزیادی بەرەو پێشیش دەڕوا ڕۆژانە یعنی زیاتر بەرەو پێش دەڕوا خەرک ڕوومان تێدەکا بەرێ خواردنەکان هەمە جۆرن یاخود یەک جۆر خواردنە هەموو ڕۆژێک حتا ئێستا بەرنامەمان ئەو هەدرایتێ لە سۆری خۆمان هەموو ڕۆژێ برج و فاسولێ هەفتەی دوو ڕۆژش گۆشتا بەس هێشتا گۆشتەکە مەسەلەن دروست نەکرایە بەس دروست دەکرێت ئینشاءالله خواردنەکان لەکوێ دروست دەکرێت ئەمە مەتبەخمان هەیە بەرێ مەتبەخی تایبەتمان هەیە لەوێ دروست دەکەین دەگوازینەوە ئێرە لێرە تەوزیع دەکەین لەناو باغی شار خۆشبی چەند کەس ڕۆژانە خەریکی کارکردنە تاوەکو نان بدرێت بۆ کەسانی کە پێویستیان بەوەیە کە بە خۆڕایی نامخۆن ینی قەزت لە ستافی ئیشکردنەکە بڵێ معدلی ئەمە 8 نەفەر 10 نەفەر 7 نەفەر زیاترین 7 بەسەرین هەتا 10 نەفەری دەچین
ئەوەش ئەگەر تەسوور بکەی پشتە خۆت ئەوە داماننا لە بۆ ئەوەی سعاتێک زووتر دێن چکە سعات 12 دەفتەوە 11 ئەمە دەست پێ دەکەین دادەنێن ئەو خواردنانە لەبەر ئەوەی خەرکەکە بێزار نەبی لە سڕی ئیزعاج نەبی مشکلە دروست نەبی ئیزدعامێکی زۆر نەبی طبعا خواردنی خۆڕایی هەموو کەسێک بۆی هەیە بیخوا لەبەرەوەی شوێنەکە لەسەری نووسراوەکە و خواردنە بە خۆڕاییە بەڵام دەڵێن کەسانێک هەن کە پێویستیان بەوە نیە نان بە خۆڕایی بخۆن بەڵام دێن لە سڕەکە ڕادەوەستن قسەتان لەسەر و بابەتە چییە؟ دێن بەس باوێن هیچ مشکلە نییە کابرا کردیتی کە لە ڕای خۆی کردیتی بەێ ئەوە لە ڕای خۆی کردیتی ئەوجا هەرچی دێ بابێ مشکلە نیە بەس زیاتر لە بۆ فەقیرەکانی ناو بازاڕە بەێ هەر چێبی کوردبی عەرەبی تورکمان بی فارزبی لێکوانە خواردن بە خۆڕایی ئەو جەویستمەوەت پێشکەش بکەم مشکلەمان لەوەی نیە کووردە مەسیعە عەرەبە ئینگلیزە هەر چێبی ئەمە هیچ مشکلەمانی ئەمە دەرکەی خێری کردەوە گروپی گەلیا و دەستگای بارزانانی لە بۆ ئەوەیە خزمەتی هەمچینەکان بکە لێرە خواردن وەردەگرێتن ئەلێرە دێ وەردەگری ئاوی خۆی حیسەی وەردەگری لەوێ لێرەش دێ نان و شیوەکەی وەردەگری و دەستە دەرێ پێچێ مشتەکان دەڕوا ڕۆژانە یەک جەم خواردن یەک جەم خواردنە بەس نیورانانە بەس ئەو جەمە بەقەدەر دوو جەمی هەیە لە بۆ خەرکەکەی ئێرە ڕاستیانی شێفی بەڕێز دەمەوە بزانم لە کێوە دەست بە دابشکردنی خواردنەکانتان دەکەن تا چەند بەردەوامە ئەمە 11 دەست پێ دەکەین هەتا یەکونی حسابکە بەری یەکونی جار وێ دەبتە دووش بەس 11 دەین ئەمە لێرە دادنین جایز دەکەین سعاتێک بە دوو نەفەری معدەلی دادنین لە بۆی خەرکە بێزار نەبی عینە لە سڕی لە بۆشان حاضر دەکەن هەمویان لە بۆ حاضر دەکەین نان و ئاویشیان دەدەینێ مراچی لەگەرە بە کاملی ئەگەر لە بازاری بخۆن لە هەر مەتعەمەکی بخوا ئەو لە 3000 کەمتر نییە ئەو خواردنە چاوی بن دەستین گۆش خۆشبی دەستان خۆشبی زۆر سپاس ئەوەش ئێستا ئەوێ شوەر دەگرین دەمێ بزانم ئەوەی کە ئەوە شیانە حاضر دەکات کامەیە ئەو بەڕێزە باو قسەم لە بۆ بکاتن باشە ئەوەیە قوربان چۆنی سڵاوت لێ بێت و کاتت باش چاوەکەم بەڕێزی ڕۆژانە چەند بۆکسی وا خواردن حاضر دەکەی و قاپە سەفەریانە ڕۆژانە دەزانی ڕۆژێ هزارە ڕۆژێ 900 ڕۆژێ 850 هەمووها بەڕێک و پێچی لێرە دادەن لێ ئەو زاگانە تەوزیع دەکرێت هەر خۆشت دەدەی ئەو کەسانی کە لە سەر ڕادەوەستن بەڵێ باشە کە خەڵک ئەو خواردنەوە دەگرێت چیتان پێ دەڵێ وڵایگیشی دوعای خێری دەکا و دەستخۆشی دەکا باشە دەمێ بزانم تا چەند هەبوونی ئەو جۆرە پرۆژە خێرخوازیانە گرینگە زیاتر بێت بەرەو زیاتر بڕوات زۆر پێویستە ئەو زۆرانە ئەوڵە زۆر پێویستە ئەو کەسانی کە خواردنت لێوە دەگرن زیاتر چێن چینێژارەکان چینێژار و کاسپەکان بەڵێ ینی بۆ نمونە هەژار هەیە بە تایبەت بێ بۆ خواردنەکە لە بازاری شنەکاتن ئەو جۆرانەشی تێدایە هەیە تێدایە هەدیکۆ کەمەندامەیە عفوم دەکەی بەس دەگەڕێم وڵات عفوم دەکەی شێف دووبارە دێم وڵات قسێکت کرد لە دوو ڕادێ خەڵک شتێکوانە دەخوا زانیاریمان هەیە زۆر لە دووری دێن کە ئەو خواردنەوە قسەی وەگری و ببا بخوا لە جێ خۆی ئەو جە دوکاندارە مثلە لە ڕێوبارە لە هەر چێن دەروی لە دووری هاتیە لێرە بردیتی زانیاریمان هەیە هاتە سڕی نی سعات ڕاوەستای 20 دقیقە ڕاوەستای خواردنی خۆی بردی و ڕۆیشتیا دەست خۆشبی سڕەکە چۆنە چەند کەس سڕ ڕادەوەستی وڵی سڕەکە زۆرە بێن ئاتیکو بەس ئەمەش نالین خەرکە زۆر لەبەر ڕۆژەکە بوەستن گەرمایان بی لە سعات چەندەوە قسانە حاضر دەکەین ئەمە لە سعاتی 11 و 11 حاضر دەکەین هەمووی گەرم هەمووی دێتن بەی سەحات نانی خۆی و دەڕون دەمێ ئەوە بزانم ئەی تا چەند ئەوانەی کە لێرە نان بە خۆڕایی دەخۆن و قساکانیان وەردەگرن لایانی پاک و خاوێنی ڕەچاو دەکەن ئەوانەی کە بەتاڵ دەبی لە کوێی فڕێ دەدەن ئەوەتان ئەوە کردووە مادانە ساعت 4 حیوەمان لێیان دانا هەمووی دەکەن ناو حیوەکە و دوای شارەوەی فڕێدادەوە خواردنەکەیان دەدەنێ پێیان دەڵێن ناو حاوەکان ئەوە ڕێنمایان دەکەین دەرێن مکە سەجادە و حیوەمان لۆتان دارێن فڕێدە ناحەوێکی چاوەکە بەڕێز قوربان ئەتو چۆنی ئەحواڵت کووە عیدی چی لێرە وڵای ئەمش بەردەستیان دەکەم لیان وەردەگرم برنجیان برنج تێ دەکەم بەری هەموو شتەکانتان سەفەریە تەمان وانە باشە ڕۆژانە لە کێوە دێوە کار بەو کارە مرتاحی کارەی وها خێرخوازی دەمێ بزانم قسەت چیە لەسەرەوە هەرێ وڵا سعات عفتونی و هەشت لە چین مەدبەغێ لێوە ئیش دەکەین زۆرش مرتاحم الحەمدولیلا هەز دەکەی کەسێک لێرکوانە بە خۆڕایی نان دەخوات بۆ نمونە ڕەنگە و کەسە زۆر پێویستی بۆ بێت کە نانێک بە خۆڕایی بخوات لە ناو دەروونت هەست بەسی دەکەی کە کەسێک گەرە بە خۆڕایی نان طبعا دەست بە مرتاحش زۆر دەکەت چکە خێرەکە گەورەیە ئەمەش یارمەتیان دەدەین ئینشاءالله ئەوەی لە توانامان ژانی سوپاسکردنم دەستان خۆش بی بەڕێزم جەنابی شت وابزانم برنج تێ دەکەی وانە لێکوانە ئیشەکان هەموو جیاواز هەر کەسە ویشی خۆی هەر کەسە ویشی خۆی دەکاتن لەکەیەوە دێ کار
پێشش دەبی لە مەطبەخی ئازر بین خواردنەکان لێ حاضر دەکەن دواتر دێنێکوانە خواردنەکان ئازر دەکەین خواردن بۆ هەژارانە تێدەکەی بۆوانی کە پێویستیان بۆ خواردنێ بە خۆڕایی بیخۆن لە ڕووی دەرونی و هەست بەسی دەکەی وا دەمێ ئەوش بزانم تا چەند گرینگە ئەو جۆرە پرۆژانە لە هەموو شوێنەکە بێ بەتایبەت ئەو شوێنانەی کە خەڵکی کاسبکاری بەنسبەت ئەوە کە خواردنەکان دابش دەکەی مرتاع دەبی لە دەروونەوە هەرچەندی پاکخاوێنترش بی مرتاحتر دەبیتن و پێم باشە ینی ئەو پرۆژێ لە هەموو شارەکان بکرێتەوە لە دهۆبی لە سلێمانیوی لە شارۆچکەکانیتکە بیتن بەش بکری ئەوە کارێکی خێرخوازی زۆر باشە کانی خێرەکەشی زۆر گەورەیە طبعا لە کوردستان ماشەڵڵا دەوڵەمەند و ملیۆنێرمان زۆرە یعنی پێویستە ئەوانیش وەکو ئەو بەڕێزانەی کە بەو کارە خێرخوازی هەستاون هەمان شت بکەن بەبەخشین قەت کەم ناکەم دەستان خۆشبی دەمەوە بڵێم ئەلێرە خواردنەکان زۆر بە ڕێکوپێکی دادەندرێت بۆ کەسانەی کە ڕۆژانە دێن خواردنی خۆیان بە خۆڕایی دەخۆن لێرە ئەو بەڕێزانەی کە هیچ دەکەن هەر لە شێفەوە تا و کەسێک کە بەردەستیان دەکات ڕێنمایی تەندروستیان جێبەجێ کردووە شوێنەکان زۆر پاک و خاوێنە ڕۆژانە نزیکەی 700 تا 1000 کەس و بەتایبەت لە ڕۆژی شەموان لێرە نانی خۆی بە خۆڕایی دەخوات و باسی ئەوەشیان کردوتیان هەر جەمێک نان نزیکەی 3000 دینار ڕادەوەستێ ڕەگە کاسبکارێک لە بازار ڕۆژانە 5,000 دەست بکەوێت بێ ئەلێرە نانەکە بخوا بە بەلاش ئیدی پارەی نانەکەی بۆ دەگەڕێتەوە و ئەو پارەی کە بەدەستی دەهێنێ دەتوانێت بژێوی ماڵ و منداڵەکەی پێجێ بەجێ بکات ئێمە وەکو پرۆگرامی مایکی دیمەن بەڕاستی دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەین کە ماندوون لە بەیانیەوە دێنە ئیش تاوەکو خواردن بە خۆڕایی بدەنە خەڵک ئێساوە لێرکوانە نانەکانیش دانرایە بزانە نانێکی زۆر نانەکانیش هەموو گەرمن ئەوەی کە لێرە خواردنی خۆی وەردەگرێت برنج و شلەکە وەردەگرێت دوو نان و دوو ئاویش وەردەگرێت ئێمە تەنها دەڵێن دەستان خۆشبی نمونەتان زۆر بێت تو ڕۆژانە پێشەوەی ئەو پرۆژەیە بکرێتەوە چەندت بە خواردن دەدا نێورانە ما خوا خێریان بنووسی ڕەبی 100 ئەوەندەی لێیان دێتەوە جێ ئێستا چەند پارەت بۆ گەڕاوەتەوە نورانان کە پارەکە بەنان نادەی وڵا زۆر هەم ڕۆژ چەند سەر وڵا هەموو ڕۆژێ 1200 سەر دەکەم 2000 ئێستا لێکوانە نانە چڕێک و پێک دەخۆی بە بەلاش ئەرێ وڵا قسەیەک تێچیان پێ دەڵێ تا چەند گرینگە و جۆرە پرۆژانە ینی لە هەموو شوێنێکدا هەبن وڵی با لە هەموو شوێنەکان هەبن لە هەموو شوێنەکان با هەبن هەموو ڕۆژێک لێرە فەقیر گەلە زۆر بووە ئەرێ وڵا هەژارەکان زۆر بوونە یعنی عەمەلە و یەکی و چیوەی یەکی و چیوانە ئەوانە عەمەلەنا لۆنێن سبەی کابرا دە سبەی هەتا ئێوارەی ئیشێ دەکاتن لۆ 2 دینار 2 دینارەکەی بەنان داتن چۆنی باش کوردی دەزانی نازانم دەزانی لێرە نانی بە بەلاش دەخۆی باشە چیان پێ دەڵێ بەوانە بلاش باکو سوپاسیان دەکەی باشە دەست خۆشویست لێرە نان دەخۆی بەێ باشات تا چەند گرینگە و جۆرە پرۆژە خێرخوازیانە هەبن خەڵکانێک لێرکوانە سوودمەند دەبن کە خەڵکی کاسب و هەژار و کەم دەرامەتن لەو بازارە لاخوا خێریان نووسی شتێکی باشە تا چەند گرینگە لە هەموو شوێنێک ئەوانە هەبن لە هەبی لام جێکەوی باشە هەموو ڕۆژ لێرە نان دەخۆی بەێ پێشەوەی ئێرە بکرێتەوە چەندت بە خواردنی نورانان 3000 بەێ ئێستا 3000ەکە گەڕایتەوە بەێ چیش دەکەیت جەنابەت وڵای دێم بازاری چاخانەشتووە لێدا دەنیش بەێ نانەکەش لێکوانە دەخۆی بەێ باشە چیان پێ دەڵێ بەوانە خوا خێریان نووسی دەستیان خۆش چۆنی حەت کووە لای ئیشی قات ئیشی قاتی دەکەی بڵێ باشە چی بەو جۆرە پرۆژانە دەڵێ چ قسێک تێ لەسەرەوەە دەستیان خۆشی شاڵ لار جێک بی باشن جەناب چیش دەکەی وڵایی ئیشی سەر پێوی دەکەین دەست جێڕی بەردەجێر باشە ڕۆژانە چەندت هەیە وڵا ڕۆژانە 12,000 هەبی یان نا 5,000 بێ 12,000تان دەبی باشە پێشەوەی ئێرە بکرێتەوە خواردنت بە پارە دەخوارد لەو 12,000 چەندت بە خواردنی نورانان دەدا وڵای 2,000 هەر بەخواردنرا چندە دەماوە مەسرەفی ماری و کرێ و چی مۆلیدە و کرێ هەموو شتێ هەرە وڵا ئێستا گەو پرۆژەیە کرایتەوە پارەی نانەکە گەڕاوەتەوە تابان ئەوە خێرخوازیەوە دەستگایش خێرخوازی زۆر باشە ینی ئەوە باری ئابری بر لەسەر هەوڵاتانی فەقیر سوک دەکە بەڕاستی بارەکە سوک دەکات و ئێستا چەند کەسێکی بەڕێز لە ژۆرەوە خەریکی کارکردن تاوەکو خواردنەکە بەڕێک و پێچی دابش بکەن بەسەر ئەوانەی کە دانێمە نان بخۆن لێرە دەستی خۆشان لێ دەکەین زۆر باشە ئەگەر نیشتیمانە
ئەرکەچی نیشتیمانیەوە هەم خواوە لە ڕووی ئینسانیەوە شتێکی جوانیشە تا چەند گرینگە ئەو جۆرە پرۆژانە لە زۆربەی شوێنە گشتەکان هەبنەوە شوێنانەی کە خەڵکی کەم دەرامەتی وەخوای بەم جێکە بێ یان لە شارەکان نەگەری گە شاری مەسەر هەم شارەکانی کوردستان بیفرق جیازی هەبی باشەوە چیان پێ دەڵێ ئێستا قسێک تێبووانە وڵای دەست خۆشان لێ دەکەم ئەگەجی پیرۆزە ئەم خێرخوازی و ئەم لە لای خۆی بزر ناوی و دەست خۆشان دەکەم ئەتوو کاسبی لە بازاڕیش دەکەی بەێ باشە ڕۆژانە لێرە نان دەخۆی بەێ باشە ئافێتت بی قسێک تێ لەسەر ئەو پرۆژەیە دەبینی لێستا وڵای دەستخۆشیان لێ دەکەم زۆر باشە شش ساچیان کرد ئەو فەقیران دێن ئێرە خخوای بە زیابە نان لێرە دەخۆن دەستخۆشی لەو ئەو کارمەندانی دەکەم لێرە ئیش دەکەن زۆر سوپاسیان دەکەن خوا خێری ئەوش بنووسێ ئەوە هەستا بەو پرۆژە جوانەی کە ناین ئەو میلەتەی ئەسانیان زۆر لێرە نانی دەخۆی ناوێ قسەی بکە هەمڕۆژ لێرە نانی دەخۆی بەخۆین بەێ عافێتت بی بەر لەوەی کە ئێرە بکرێتەوە ڕۆژانە چەندت سرف دەکرد چەندت بەنادارە و چارە بوو سێ بوو پێنج بوو ئەو هەموو 4,000 خواردنەکەی نورانانت بۆ گەڕاوەتەوە باشە دەمەوێ ئازگەلەوەی کە ئەوە پرۆژەیەکی پیرۆزە ینی پێویستە لەم شوێنێکدا هەبێت دەمێ قسێچکە بکەم تا چەند پاک و خاوێنیتان ڕەچاو کردووە ئەو خواردنەکانیان پاک خاوێنە ڕاستی ئیوان نامە بەسم ئەوە نییە ئەو پاکەتەی ئەو قاپە سەفەرێکەکانی لێ دەخۆن لە شوێنی دیاریکراوی خۆیدا فڕی دەدەن ئێرە پیس ناکەن لە پاش خواردنەکە ئاوێ ناوێ دەکەین و ئەو زبوردانە هەم چتانە قاپەکان داخی ناوێ بجوانی خیان دەکەین و بە خۆمازیەک بەخۆم ئەم دەست بە ئیشەی دەکەم ئەوە لێرە لە بازارمەوە خۆم ئەوی پیسبی هەموو داخمەنەوە ئاوێ ئەردەگرن و باشترە ناگۆشتین دەکەی ینی نانەکەی دەخۆی و قاپ قەچاقەکانش لە خۆی بزیادە لۆ قاپەکانەوەی خڕەکەمەوە هەر شتێک برنجەکەت نان بیکەت بی ناوێ ئەم هەرەکردنەوە داخمە جێشکە باگوونە ئانانەکە ناوێبی ئیشی توش نییە بەڵام هەر وەکو ئەرکەچی نیشتیمانی بەویش ئەرکەچی نیشتیمانێتی کو دەستخۆشیان باشە ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین لە کوردستان نزیکەی 13 ملیاردێر و 10,000 ملیۆنێر هەیە ینی هەریەکی بۆ نمونە لەو هەموو ملیۆنێر و ملیاردێرە چەند هزار کەسێک پرۆژەیەکی وا خێرخوازی بکاتەوە ئەو خەڵکە بێدەرامەتەی کە لە بازاڕن بارگوزەرانیان خراپە ڕەنگە بارێکی زۆریان لەسەر سوو بکرێت چیان پێ دەڵی بەوان دەستخۆشیان لێ دەکەین دەستخۆش لەو دەڕۆمەدانەکە هەستانە بۆ کارە جوانەی کە ناندەنە عالەمێ ئەو شتەشی زۆر پیرۆزە تا چەند گرنگە لەم شوێنێکە بێت وەڵی هەبی لە بازارە بی لەم جێکانەبی دەستخۆشیان لێ دەکەین ئەرێ وەڵا وەڵی لە سڕێ بڕۆ سڕەکە شت بگرە سڕم گرتە لە مێژە نانی خۆشت خوارد نانم نەخشتە نەخوارد بەس دوای وەردەگرن نەخوای ئەوانەی کە دەمێوەش بپرسم ئاخر قسە ئەوانەی کە لەو سڕێ ڕادەوەستن هەمووی خەڵکی کەم دەرامەت و کاسبنیا کەسی کەشی تێدایە کەسی کەشتە ئێران تێدای سوور تێدای عارەبی تێدایە کەسی وایە کە پێویستی بە خواردن نەبێ بەڵام دێت نانەکە دەخوات بەهەیە زۆرەیە مشکلێ نە مادەم خێرەکە دەکە بە هەموو بخوات باشترە وەڵی خانەنشینم ڕۆژانە دێ ئێرە شوێنی خۆتانە وەڵی فترەکە گەرمامە سوکەریمە خۆم ڕاگرم دێنێ بەس حکومەت ئیشەکی زۆر ساجی کرێتەمیش ئەم خەڵکە فەقیر و فەقارەتە دێ ئەوە خێرەی گەلە گەورەیە خێرەی گەورەیە لەو لە هەرێمی کوردستان نزیکەی 13 ملیاردێر و 10,000 ملیۆنێر هەیە و هەندێک زەنجینی کەشن بەڕاستی ینی خەڵکانی خاوەن سەرمای زۆری تێدایە تا چەند گرینگە چەند هزار کەسێک لەو دەوڵەمەندانە پرۆژەی وا لەو شوێنانە بکەنەوە کە خەڵکی کەم دەرامەت و کاسبی هەیە وەڵای ئەنجەکە و جەماوەڵی دەبینی بە چاک و بە ینی ئەنواع قەومیەتیدا ئەوە باشتەشی بە پارە کردەوە مەسم کەسەکی ناکەوی ئەوە ئینسانیەتێکی چاکە لە بۆی مندارە یختیارە کاسبکاری بازار ئیشی پێ ناکرێ دێ ڕۆژانە گەر لە بازارێنانی بخواستی 4,000 تەکلیف دەکە ئەوەندەی ئیش ناکە ئەوەندەی دەداوە خێرەشی گەلە گەورەیە حکومەت ئینشاءالله تا سەری بەردەوام دەبێ خوا بکەم هەمووی شەشەوە بکرد بە لۆ خەڵکی فەقیر و فەقەرات ئیشەشی باش بوو هیوادارمە تا سەری ئەو تشە هەر بمینێ و یا ڕەبی خوای ئەوەش کردیە دەرگای خێر و بەرەکەتی لێ بکەوزا کاک مەسعودە نێچیرە کوڕی مامزەلانیە خێر هەر خێرە لە لای خوا هەر خێرکەرەکە بزر نابی ئەوەی خێرکە باشە مامەجان دەمێ بزانام جەنابیشت لێرە قەتنان دەخۆی ئێستا ئاتی مەدرری ئەمە جێگای خانشینان لە ژۆرێ جێش تایبەتیان لۆکردنە دەچین لە ژۆرێ ناین دەخۆین ماریان ئاوابی بەڕێز و بە کەرامەتواتە خەستەخانەشیان دانایە لۆ خانشینان جێگایەکی ئینسانی بە تەمەن دەچین لێوێ دانیشین تەمەنەمە لەو گەرمایە من نەخۆشی سوکەریمێ دەبین تەعامل ناکەم دێم لێرە ڕۆژانە وەختەکەی بەستە دەم کار و کاسبیم نەبی دێم وەختەکەی دوایش دەسمەوە جێش زۆر خۆش و بە ئیسراحەتە یا ڕەبی خوای هەموو جێگەوابی هەولێر شاری فەقیرە هەر بە فەقیریش بەناو بانگە دەبینی کابراەک لەو شارەی دەژی ئەو ڕۆ دێتەوە شارەی لەگە من
فەرقی نییە کە من 50 ساڵە لەو شارەش هیچ فەرقی نییە ئەوەی ئینسان ڕێز و ئەحترامی خۆی بگری هەولێر لە قەدیمەوە بە خەڵکێکی فەقیر پەرست مەشهور بوو من برادرم هەیە زۆر جارنکە هەیە برادرم هەیە جوندی مەکاتی خۆی لە بەستە ئێستا دەبیم لێرە جاروبارم دیتەوە دەرێ فەرق هەست بە غەریبی ناکەم لە باوەی ئەمە لە باو باپیرمانجەیەکەمان ناوەندی دنیا بووە عەرەب تورک فارس هەموو نەوە قەومیەتێکمان شیعە فارس تورک کورد فەرق بە کەس ناکەین کابرا کاسبی بکەوی احترامی خۆی بگری و ڕێز لە خۆی بگری کەس علاقی بە سەدانە دوایە هەولێر ئەمە ڕێز لە هەموو کەسێکی دەگەرین هەموو کەوسێکی بە گەورە دەزانین لەبە ئەوەی کاتی خۆی حکومەت زۆر زولمی لەمەکرد نامێ بزمە ناو بەرنامەی سیاسیەوە ئەو خەڵکەی دەبین ئەمە تەکسیمی جاروبار ڕۆژانەیە خەڵک لەگەمە سوار دەبی دەرێن هەولێر لۆندە بە ڕێزە دێم کاکە حکومەت وەختی خۆی چ دەردات ئەمە دەزانین هەنگۆم لە ترسی عەرزی شعبی و حکومەت و کەونە باسی بوونە هەراتی نێرە ژیانتان ناگوزن کاتی خۆی ئەمە دەچوینە بەسترا و بەغدا خۆمان دەشارد و عایلەمان پێشمەرگە بووین یان زروفێکی سیاسیمان بەسەدات ئەمە ئەو ڕۆژانەمان دێتە بەرچاوی دەست خۆشببی ببوورە دەست بڕم تا چەند گرینگە ئەو جۆرە پرۆژانە لە هەموو شوێنێکدا یا ڕەبی خوا لە هەموو شار و شارستانی ئەو لێرە بێت تو بزانێ ئێستا هەموو دنیا ڕوو لێرە کردی عێراق بەخۆ بە 16 محافظە تورکیا بەخۆ بە 8 محافظەوە ئێران بەخۆ بە تقریبا 89 محافظەوە فەرق بە هیچ کەسە چیش ناکرێت شەو لە زادە بنی ڕۆژێک برادەرەکەم دیت لێرە باسی کرد گوتی لە بازار ریتم گوتی لە نفسی ئەڵمانیا پێویست ناکە خۆمەرچێشم گوتی ئەو ئەمین و ئەمانەتی هەیە لێرە نیە سەیری پێچاوی پێکە دۆلار لە زادەی کەتێ و یۆڕۆ لە زادەی کەتیا خەڵک معاملی پێوەتە گوتیەوە کو نازن گوتی باب هەولێرە گوتیاتی لەو خەڵکە هەردێ دێتە ئەڵمانیا و ڕادەپەڕوی لە بەچار دێتن گوتی بزانە ئەو خەڵکە شاریمە ئەوەندە گوتی ئەمە لە بانقان پارەمان لێ دەزنێرە و لە زادەی پارە فرێدرا کەس دەستکاری ناکەس سپاسدان دەکەم پڕواسلااو دەبێتەوە کاتت باش ئێستا ئێمە لە ناو ڕێزی پرۆژەیەکی خێرخوازی وەستاوین دەمێ بزانم وەکو هاوڵاتیەک لەو شارەدا کە ئەو جۆرە پرۆژانە دەبینی هەست بەسی دەکەی و قسەت چییە بەناوی خوای گەورە و مهرەوان بەخێر بێن سەرسەر و سەرچاون وەڵاهی من نزیکەی 3 مانگەبی نەهاتیمە بازار کە ئەمڕۆ هاتم تەماشا کەمێ پرۆژەیەکی خێرخوازی بەو شێوەیە ئەو هەموو خەڵکەی دەبینم کە لێرە ڕاوەستەوە بەڕاستی پێم شتێکی زۆر زۆر چاکە یعنی عەزەکەم زیاتر بکرێتەوە ئێستا دەبینم خەڵکێکی هەموو هەژار ئەلێرە ڕاوەستاوە چاوەڕێکە کە جەمە خواردنێکی بدرێتێ جا ئایا ئەو جەمە خواردنە بڕی 4000 بڕی 5000 بەڕاستی ئەمن بە شتێکی زۆر زۆر باشیە زانم یعنی ئێستا تەماشا کەمێ خەڵکێکی زۆر ڕاوەستاوە بۆ ئەو کارە خێرخوازی ئەمن ئەوەندەی دەبینم تەنها دەستخۆشیان لێ ئەەکەم ئەوەی هەڵساوە بەو کارەی بەڕاستی شتێکی زۆر زۆر چاکە هیوادارم نمونیان زیاتر بیتن لەبەرەوەی ئێستا تەماشاکەی لە بازاری خەرکێکی زۆر زۆر فەقیر هەژار لێرانە وەستاوە کە دەستگێڕی دەکاتن لەوانێ بژێوی ژیانی ڕۆژانە تەنها 5000 بی نەتوانیتن ئامادە بیتن کە بۆ نیوەڕۆیەک بۆ جەمە خواردنێک بتوانیتن کە خواردنێک بۆ خۆیان پەیدا بکەن بەڵام کە لێرانە دەبینم شتێکی خێرخوازی ئەو هەبۆ شێوەی کرایتەوە بەڕاستی ئەمن دەستخۆشیان لێکەم و هیوادارم نمونیان زیاتر بیتن دەست خۆشببی تا چەند گرینگە و جۆرە پرۆژانە زۆرتر بکرێت ئێمە لە کوردستان کۆمەڵێ دەوڵەمەند و ملیاردێری زۆرمان هەیە لەو هەموو ملیاردێر و دەوڵەمەند و ملیۆنێرانە چەند هەزارێکیان هەست بەوە بکەن کە خەڵکێکی کەم دەرامەت هەیە پێویستی بەوەیە کە خواردنێکی بە خۆڕایی پێشکەش بکرێت تا چەند گرینگە ئەوانیش ئەو هەستیان هەبێت و پرۆژانە بەرە پێ بدەن و زیاتری بکەن وەڵاهی قسەکە تەواوە بەڵام ئێستا بەس وەرە سیر بکە بزانە ئەو خەڵکەی ڕاوەستاوە چێە هەموو خەڵکی هەژار نشینی ئەو بازاڕێ هەموو خەڵکی کاسبە یعنی پێویستە ئەوەکان شەریکەکات و کۆمپانیەکان و کەسە دەوڵەمەندەکانیش شوێنی لەوە زیاتر بکەنەوە کە شوێنی لەوە زیاتر کرێتەوە ئەو خەڵکەش بە ئاسانی دەتوانی خواردنی بەبەر بکەویتن یعنی دەتوانیتن کە سوودمەند بیتن بەڕاستی یعنی ئێستا تەماشەم کردێ کەسێکم ئەلێرانە دوان وتی نزیکەی چل خولەکە ڕاوەستاوم هێشتا نانی بەبەر نەکەوتووە یعنی بەڕاستی ئەگەر هات باو شوێنێک دوو شوێن سێ شوێنیت کە زیاتر بکرێتەوە خەڵکەکەی زیاتر ئیسفادە لێ ئەکرێتن بەڕاستی من دەستخۆشیان لێ ئەەکەم یعنی نازانم کە دەبینم شتێکی ئەو هانەیە هیوادارم یعنی کەسە دەوڵەمەندەکان کۆمپانیەکان زیاتر احتیمام بەو کارە بدەن هەمووی هەژار نشینە هەموو خەڵکێکە کە چاوی لەو خواردنەیە زۆر زۆر دەستخۆشتان لێکەم تەمەند درێژش لۆ ئێوە بەخێر بێن سەر
دانی خەڵکی بێ دەرامەت خوا بە خێری دەزانێت و هەم لە دنیا و هەم لە قیامەتیش سەرفراز دەبن. هیوادارم لە بەخشین دەستکراوە بین. تا پرۆگرامێکی ترە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.